خاتو چیا قاسم بەڕێوەبەری گەشتوگوزاری هەڵەبجە ئەم بەیانیە گفتوگۆکەین بەیانیت باش خاتو چیا خاتو چیا بەیانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکەیت ئەم چەند ڕۆژە ماندوو بوون جێگە دەستان دیار بوو پێمان بڵێ گەشتیار هەر یەکسەر بەوە دەست پێ بکەین چەند گەشتیار ڕووی کردە ناوچەی هەڵەبجە و ئەو شوێنە گەشتیاریانەیە و دەڤەرە بەڵێ بەیانیتان باش ئەم کاتتان باش بەنسبەت ڕێژەی هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەوە زۆر دڵخۆشین بە ژمارەکە نزیکەی 100,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیان کردووە بە تایبەتی هاویناواری ئەحمەد ئاوازەڵم و ناوچەی هەورامان و بیارە و تەوێڵە و وەزەنێ و سیسەلام و ئەو مەنتیقانە کە ئەمە ژمارێکی پێوانەی بەڕێبەراتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە لە ئەم ساڵدا تۆماری کردو و دڵخۆشین زۆر بە ژمارەکەمان. بەڵێ خاتو چیا ئەو گەشتیارانی کە سەردانی و ناوچانەیان کردووە هەندێک جار هەندێک کێشش دێتە پێشچووکە بڕێک لەو خەڵکەیان بەشێک لەو خەڵکی کە دێنە ئەوێ حەزەکەن بمێننەوە تا چەند شوێنی مانەوە بۆ گەشتیاران هەیە و دەستەبەرە گەشتیار دەتوانێت بمێنێتەوە ببی کە بگەڕێتەوە جارێتر دووبارە گەر بێتەوە بچێتەوە ناوچەیەکی دیکەی هەڵەبجە. بەڵێ بەنسبێت ئەو 100,000 گەشتیاری کە هاتووە حەزەکەم ئاماژە بەوە بەم کە 75,000 گەشتیاری عەرەب بوون لە ناوەڕاست و باشوور و لە شارەکانی لای بەغدا و ناسریە و نەجەف و کەربەلا و ئەوانەوە هاتوون 25,000 گەشتیار و سەردانیکەری ناوخۆ بوون بەنسبێت وەرگرتنی ژمارەیەکی زۆر گەشتیار ئەو ژمارە زۆرە لەبێر ئەوەی چواربەرزی ساڵ بە تایبەتتر وەرزی هاوین سنووری پارێزگای هەڵەبجە بە بۆنی کە ناوچەکانی کەشهەواکی فێنکیان هەیە و سروشتێکی جوانی هەیە یعنی تەوژمێک و شەپۆلێک هەیە لەو کاتەیە بە نسبەت وەرگرتنی ئەوانەوە وەکو بڵێم ئێمە زیاتر مۆتێلمان کە هۆتێلمان کە مەخۆتە زانی مۆتێل هەیە خانەباخەیە و کەپری گەشتیاری هەیە ئەو گەشتیارانی کە زیاتر لەم وەرزی هاوینە سەردانەکەن زیاتر کەپری گەشتیاریان پێخۆشە بمێننەوە کۆمەڵگاکانیان پێخۆشە ڤێلا گەشتیاری و مۆتێلەکان کە لەناو هاوین هاوارەکانان کەمتر تەڵەب لەسەر هۆتێل و ئەوانە هەیە زیاتر ئەو کەسانی کە ئەمێننەوە سەردانیکەری و گەشتیاری ناوخۆین مثلەن بۆ نمونە لە مەنتیقەی کفری و کەلار و هەولێر و چۆمان و سۆران و جوهۆک و زاخ ئەوانەوە هاتوون یان مثلەن 2 ڕۆژ 3 ڕۆژ لێرە ئەمێنەوە من خۆم ڕۆشتم گفتوگۆم لەگەڵ کردوون لەم جەژنە سەرەن هیوایان هەبووە لە 2 ڕۆژ پێش دەژنەوە هاتووە ڕۆژە پێش دەژنەوە هاتووە و بەدڵێکی خۆشەوە لە کەپرە گەشتیاریەکان ئاماونەتەوە چکەڵەن جێوێکی جیاوازی هەیە و ینی پێمان خۆشە لێرە بمێنینەوە کێشێکی ئەوتۆمان نەبووە ینی ژمارەی زۆر گەشتیار نەبووە بڵین کێشەیمانەوە هەبێت ئیتر هیواش هەبووە تەنها هاتووە بەیانی هاتوو شەو گەڕاوەتەوە تەڵەبی لەسەرەوە نەبووە کە شەو بمێنێتەوە. باشە خاتو چییە بە گشتی کێشەکانی گەشتیاران چییە لەو ناوچەیە؟ بەڵێ کێشەکانی گەشتیاران الحەمدولیلا بە سوپاسەوە ئەمەوێ لێرەوە سوپاسی زۆر فەرمانبەرەکانم کەم کە لە ڕۆژێ پێش دەژنەوە هەتا ئەم شەو درەنگانێک تا سعات 11 هەمووی لە ئێشگرتنا بووە هەمووی لە دەرەوە بۆ و تیمی پشکنین و بەدووادا چوون ئەمێ زۆر سوپاسی سەررجەم لایەنە پەیوەندیدارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بکەم لە پۆلیسی هاتوچۆ لە پۆلیسی چالاکە مەدەنیەکان لە برایانی پۆلیس و ئاسایش و کارمەندانی تەندروستی بنکەی خوڕماڵ و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە سەررجەمی لە ئامادەباشییا بووە سوپاس بەخوا ئەو پلانی کە دانرا بوو زۆر بەباشی جێبەجێ کراوە ئاستەنگی گەشتیاران خۆتەزانی شەپۆلێک لە کاتێکی زۆر کەمە مثلەن بۆ نمونە وای لێ هاتبوو لە 2ەم ڕۆژ و 3ەم ڕۆژ و 4ەم ڕۆژ هەموو مەنتیقە سیاحیەکان هەمووی قفڵ بوون جادە و بان و گاراج و هەر هەمووی پڕ بوو لە سیارە ئاستەنگی هاتوو چۆ دروست کرد بوو خۆتەزانی مەنتیقەی هەورامان بۆ بەناوبانکە کە شاخە مەجاری فراوانکردنی تۆزێکەمە تۆزی ئاستەنگی هاتوو چۆ دروست بوو بەڵام بە سوپاسەوە بە هاوکاری برایانی پۆلیسی هاتوو چۆ توانیمان ئەو کێشە چارەسەر بکەین ئاستەنگی گەشتیار جادەی هەورامان بە تایبەت بیارە بۆ تەوێڵە ئاستەنگێکی گەورەمان هەیە کە جادۆبانەکەی وەکو پێویست نییە هیوادارین پلان هەیە کە دوایم جەژنە دەست پێ بکرێ و حەزمان کرد گەشتیارانتان بدوانە کە تانزانیا ئاستەنگەکان چێمە وەکو لای خۆمانەوە ئەوەی پێمان کرابێ درێخیمان نەکردووە بەنسبەت ئەوەی تریشەوە ئاستەنگێکی وا نابینم بەڵە کاتوچێ ئەمە پێشمان خۆشە کە زیاتر وەکو
هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە پرۆگرامەکانمان کە لەگەڵ کەسانی بەرپرسی وەکو ئێوە لە کەرتی گەشتیاری هەن زیاتر ئەو پرسیارە بکەین و هۆشیاری بە خەڵک بدەین تا چەندە خەڵک ئەوش بخۆی ئاستەنگە ئەگەر نەتوانێت ژینگەی ئەو ناوچە گەشتیاریانە بپارێزێت تا چەند دەتوانراوە ژینگەی و ناوچە گەشتیاریانە بپارێزێت لەگەڵەوەی کە ئەمەکە جێگەی دڵخۆشیە 100,000 گەشتیار ڕووی کردبێتە ئەو ناوچانە بەڵام لەگەڵ ئەوەشە مەترسی ئەوەش هەیە ئەو 100,000 گەشتیارێک کە ڕویان کردوتەوێ ژینگە نەپارێزن خۆڵ و خاشاک لە دوای خۆیان فڕێ بدەن چۆن ئاستی هۆشیاریان بەرزەکەنەوە ئێوە چیتان کردووە بۆ ئەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەو گەشتیارانی کە ڕوو ناوچە گەشتیارەکانەکان خۆتەزانی ئەمان هاتوون بە کاتێکی تەرفیهی بەڕێئەکەن زۆر جار بۆیان گرنگ نییە دوای خۆیان چی ڕوئەدا هۆشیاری گەشتیاری زۆر گرنگە هەم بۆ بنکە گەشتیاریانی کە خاوەنی بنکە گەشتیارەکان ناوچە گەشتیاریەکان هەم بۆ گەشتیارانش کە سەردانەکان من هەمیشە وتومە زۆر گرنگە ئەو گەشتیارە سەردان ئەکات لە ئاسی بەرپرسیارەتیا بێ پاک و تەمیسی و پاک و خاوێنی شوێنە گەشتیارەکان بپارێزێت چونکە یەکێک لە سیما زۆر جوانەکانی ناوچە گەشتیارەکان ئەوە بێ پاک و خاوێنی پارێزراو بێ بۆ زانیاریتان لە ڕۆژانی جەژندا لەلایەن ژینگە پارێزانەوە نزیکەی 83 تەن خۆڵ و خاشاک کۆکراوەتەوە و لەبەر ئەوە خۆت ئەزانی ژمارەیەکی گەورەی و لە کاتێکی زۆر کەمە ئەو نەگەشتیار بێت پاشڕێکی زۆر بەجێ هێڵێ بەڵام لە هەمان کاتاک ینی گەشتیار هەیە زۆر لە ئاسی بەرپرسیارەتیە بەڵام تیاشایەتی ینی بۆی گرنگ نیە تەنها هاتووە کاتێک بەڕێ ئەکات و ئەڕوات ئیتر نازانێت کە دوای خۆی چ کارە ساتێک بەجێ ئەهێڵێ بەڵام نەمان هێشتووە ئەوە ببێ بە ئاستانگ ئەر بۆ زانیاریشتان لەلایەن لیژنەکانی بەڕێوەبەرایەتی گشتیمانەوە لە ماوەی ئەو 4 ڕۆژەدا 13 پسوڵەی خەرامەکردن سزادان تۆمار کراوە 21 ئاگادارکردنەوە ئەژمار کراوە ئەوەشیان زۆربەی بابەتی گرانی نرخ و پاک و خاوێنی بووە کە خاوەن بنکە گەشتیاریەکان واجبە لە سەریان کراوە بە مەرج کە هەموو ئێوارانێک هەموو 2 سەعات جارێک ئەو شوێنانی کە گەشتیار لێ ئەحەوێتەوە پاکی بکەنەوە بۆ ئەوەی گەشتیار بتوانێت ژینگەیەکی پاک و خاوێن ببینێت بەڵام لەگەڵ ئەوەشە سێرەکی کە سزادان هەبووە بەڵام هەر کەم تەرخەمی بەشی خۆی هەبووە چکە ئەو بنکە گەشتیارانی ئێمە حسێ بکەین 100,000 گەشتیار ڕوویکرێتە ئەو ناوچەیە یعنی بە ئەڤرێج ئەگەر هەر گەشتیارێکیش 10,000 سەرف کردبێ 1 میلیارد دینار هاتوۆتان سنووری پارێزگای هەڵەبجە کە ئەمە جوڵەیەکی ئابووری و بژانەوەکی بازار و زۆر تەسیرێکی باشی ئەبێ لەسەر ئەو مانتیقانە لەبەرەوە واجبە بنکە گەشتیارەکان هەستن بەو ئەرکەی خۆیان ئەگەر گەشتیارێکیش هیمالیە بکە لە ئاسی بەرپرسیارەتی نەبێت ئەبێ بنکە گەشتیارەکان خۆی خەمخۆری ئەو بابەتە بن هەلیشنەکانی ئێمە شار بۆ هەمان مەبەست بە 24 ساعتی لە ئێشگرا بوون و چاودێری ناوچەکانیان کردووە. باشە خاتو چییە؟ هاتنی ڕێژەیەکی زۆر لە گەشتیار وەکو باستان کرد ئەمە لە هەموو ڕووەکانەوە باشە. ئێوە چه ئەزمونێکی لێوەرەگرن بۆی کە ئەگەر جارێکی دیکە لە بۆنەیەکی دیکە ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕووی کردە هەڵەبجە بە چ شێوازێکی تر بتوانن ڕێژەکەی زیاترکەن جیالەوە یاخود بڵێ ئەگەر نەکاکەم تریش بێتەوە بۆ نمونە لە ڕووی خزمەت گوزاری پێشکەشکردنەوە و لە ڕووی ئەو کەرەسە و کەروپەلانی کە پێشکەشەکر یاخود ئەفرۆشرێ بە ئەو گەشتیارانە لە هەموو ڕووەکانەوە چ ئەزمونێکی لێوەرەگرن پلانتان چییە لە هاتنی ئەو ڕێژە زۆرەی گەشتیارەوە چیتان بۆ ڕوون بۆەوە؟ بەڵێ سپاس بخوان ساڵی 2023 ساڵێکی باشە بۆ کەرتی گەشت و گوزار لە سنووری پارێزگای هەڵەبجە یەکێک لەو هۆکارانە پێم وان بێ لابردنی ئەو زیادەڕوانە بوو کە لەسەر ڕێگای هاوینەواری زەڵم ئەحمەوات هەبوو وەگلوانی احتیمال لە جەنابیشتان هات بێتن پێشتر ئاستەنگێکی زۆر هەبوو هاتوچۆ لەویا زۆر خراپ بوو بۆی بتوانین ئێمە چاومان لە ئەوەیە ژمارەکە زۆر بەرزکەینەوە سپاس بەخوا لە ساڵی 2022 هەتا کۆتایی ساڵ 560,000 گەشتیار هاتووە بەڵام ئەم دەقەی بەتەنها لە 6 مانگی یەکەمی 2023 نزیکەی 375,000 گەشتیار هاتووە یعنی ئێمە بە 6 مان خەریکە نزیکە بینەوە لە 12 مانگی ساڵی پار چاوم ئێشتر تموحمان زیاترە چاوەڕێیەکەین ئەمە چاومان لەوەیە ژمارەی گەشتیار بکەین بە 2 هێندە و 3 هێندە و
و لە هەمان کاتا چامان لەوەیە کە گەشتیاری بیانی بێتە ناوچەکەمان بۆ بابەتە ئێمە پلانمان هەیە بابەتی مارکێتین بۆ ئێمە زۆر گرنگە بە بازارکردن سپاس بۆ دەستەی گەشت و گوزاری هەرێم گرنگێکی زۆری بۆ بابەتەیەوە هەر بۆ ئەو مەبەستا لە سێم ڕۆژی جژنی قوربان بوو نوێنەری کۆمپانیا ئیتاڵی و ئەڵمانیەکان هاتن خۆم پێشوازیم لێکردن داوام لێکردن کە گروپی گەشتیاریمان لە وڵاتانی ئەوروپیەوە بۆ بێنن بەڵێن یاناوە کە ئیشەڵا بۆ پاییز چامان لەوەیە کە ژمارەی گەشتیاری بیانی بێت و لە هەمان کاتا ئێمە ئەبێ هەماهنگگیەکان زیاتر بکەین لەگەڵ بەڕێبەراتی ڕێگاوبانی هەڵەبجە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆی بتوانین جادەوبانەکان ڕێگاوبانەکان چاک بکرێ شقامەکان ڕێکوپێک بکرێ بە جۆرێک بێکە کەسێک چوو بۆ ئەو شوێنە نەڵە جارێکی کەنایامەوە و لە هەمان کاتا بابەتی کارەبا بابەتێکی زۆر گرنگە بۆ ئێمە لەگەڵ وەزارەتی کارەبا بەڕێبەراتی گشتی کارەبای هەڵەبجە تەمان کارەبا لە سەر جەمهەرێمی کوردستان بۆ ناوچە گەشتیاریەکان یەک نرخەکەی زۆرە 24 کاتژمێری نییە ئەگەر ئێمە مەجموعەیە خاڵ هەیە بتوانین بەدەستی بێنی بە هەمانگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە دڵنیاییەوە ئەو ژمارە 2 هێندە و 3 هەندەی لێیە بەڵام ترەکەوێتەوە سەر ئەوەی کە بزانین وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان چۆنە و با بزانین حکوومەت تا چەند جدیە بە لە تەرخانکردنی بوجە بۆ ڕێگاوبانەکانمان بۆ بابەتی دانانی ئەو گرنگیدان بە پاک و خامێنی ینی زۆر سێکتەر هەیە لە گەشت و گوزار ئەتوانین پەرەی پێبین بۆی بتوانین ژمارەی زۆرتری گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانمان بکات باشە لەو سێکتەرانەی کە باسی لێوە ئەکەیت ئەتوانین سەرنجش بخینە سەر بەرهەمە خۆماڵەکان کە هەڵەبجە و هەورامان زۆر بەناوبانگن بەو بەرهەمە خۆماڵیانەی هەر لە دۆشاوی خورما و ئەیتر گوێزی هەورامان و نانە قەیسی دروستکردن و سەرنجی گەشتیاران ئەو جۆرە خواردنە تایبەتانە کە هی کوردستانە زۆر ڕای ئەکێشێت دەمەوێت بزانم تا چەند دەتوانن کار لەسەر ئەو بکەن تا چەندیش خەڵک گرنگی بەو بابەتە داوە کە بەرهەمە خۆماڵەکان لەوێ ساغ بکرێتەوە بۆ نمونە خەڵکی ناوچەکانی خواروون ئاوڕاستی عراقکردێن زۆر حەزە و کڕینی نانە قەیسی و دۆشاوی خورما و هەنگوین و ئەو بابەتانن کە لە هەڵەبجە و لە سنووری هەڵەبجەیە هەیە. بەڵێ خۆ دەزانی لە ناوچەکانی کە ئەگەر گەشتیار ڕوو بکاتەوە شوێنەتوانێت لەوانەیە تەنها ژەمێک خواردن بخوا بەڵام خۆشبەختانە لێرە هەر گەشتیارێکیەت ینی بە علاگەی پڕەوە ڕواتەوە لەبەرەوە بەرهەمە خۆماڵەکانەوە کە چەنابێ ئاماژەت پێەیە لێرەبوونی هەیە کللتورێکی جیاوازە ئیشی دەستیتیا هەیە بەدڵنیایەوە ئەبێ ئێمە ئەو بابەتە بەکو هەلێک وەکو دەرفەتێک وەربگرین ئەبێ پلانمان هەبێت لەگەڵ بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە بابەتی کشتتوکاڵ و گەشت و گوزار تێکەڵ بکەین بە مەبەستی زیاتر ڕاکێشاندنی ڕاکێشانی ژمارەی گەشتیار و ئێمە بێ فیستیڤالمان هەبێ بێ بۆنەمان هەبێ بۆ بابەتە هەم سەردان بۆ ئەوەی بە بەرهەمە خۆماڵیەکان وا بکەین گەشتیار ڕابکێشین ئەمەش ئەو بابەتەیە کە پێڵەن گەشت و کاڵ پلانمان هەیە ئینشەڵا بتوانین لە مۆرزی پاییزەیە لە پێش ئەنجامدانی فیستیڤاڵی هەنار خۆی فیستیڤاڵی هەناریش هەر بابەتی گەشت و کاڵە چکە هەم بەرهەمی خۆماڵی نمایشەکرێ بۆ بەرهەمە خۆماڵەکە گەشتیاریەت لەبەرەوە ئینشەڵا پلانمان هەیە بتوانین چەند فیستیڤاڵێک لە وەرزی پاییزە ئەنجام بدەین بە مەبەستی ڕاکێشانی ژمارەی زۆرتری گەشتیار بە تایبەتی گەشتیاری بیانی ئێمە لەگەڵ قونسوڵخانەی چیک پەیوەندیمان هەیە قەرارە مەجموعەیە کۆمپانیای چیکی بۆ فیستیڤاڵی هەنار لەم پاییزە داوات بکەین بەڵام مەکێک لە ئاستەنگەکان ئەوەیە فیستیڤاڵی هەنار هەموو ساڵێک لە هەمان ڕۆژ ئەنجام نادرێ خۆشتەزانی کا گروپێکی ئەوروپی داوات بکەی ئەبێ هەمووی سکێجۆڵی هەبێ پلانی هەبێ ئەوەی مانگ داغڵە بن ئەوەنە فیستیڤاڵەکەی ئەوەنە ئەمێننەوە هیوادارین بتوانین ئەم ساڵ شتێکی جیاواز بکەین. بۆ هیوێن خات و چیا قاسم بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ ئەرک و ماندووبوونی بەردەوامتان کە لەو کەرتەدا چڕتان کردوتەوە تا بتوانن لە ڕێگەی گەشت و گوزار و ئەو کەرتەوە داهاتی زیاتر و کوردستان زیاتر ببوژێتەوە. سپاس دەکەین.